هێزی پێشمەرگە لە قەندیل هیچ پێویست نییە، چکە بەڕاستی هێزی پێشمەرگە دەبێ هەر بەناوەکی وەدیان، ینی پێشمەرگە ئەوەیە کە دژی داگیرکەر و دژی بەعس و دژی ئێمە ئاوا فێر بووین، هەر لە مناڵی وەکایان پێشمەرگە وا تێگەشتوون کە دژی داگیرکەر و دژی بەعس وانە شەڕی کردووە. لەبەرەوە هەر لایەنێک پێشمەرگە بەکاربێنێ بۆ ئەوەی بۆ پاراستنی سەرۆت و سامانی خۆی بۆ پاراستنی بنەماڵەکەی ئەو لایەنە خیانەتەکە لە پێشمەرگە یەکەم کەس و خیانەتەکە لە گەلی کوردستان و خیانەتەکە لە شەهیدەکانی کە چەندی ساڵ ئێمە شەهیدمانداوە قوربانیمانداوە لەبەر پاراستنی ئەم هەرێمە. ئەم هەرێمە ئێستا لە تەرەفێکەوە کە وەزعی زۆر خراپە کە داعش چواردەوری داوە و لە هەموو لایەکەوە لێداوە خەڵکمان ئەگرێ ماوەیە پێش ئێستا پۆلیسێکی بەڕاستی بە شێوەیەکی قیزەون ئەیدام کرد. لەبەرەوە گرنگ ئەوەیە ئەم هێزانە بێن لە منتەقەی گەرمیان و منتەقەکانی کەرکووک و ئەوانە پارێزگاری لە هەرێمی کوردستان بکەن، نەک بچن لە قەندیل شەڕی تورکیا لەگەڵ تورکایە شەڕی پاکەکە بکەن. بوونی پاکەکە لە قەندیل گرنگیەکی زۆر استراتیجی هەیە بۆ هەرێمی کوردستان، چکە حزامێکی ئەمنیە و هەر کەسێک قەندیلی بەدەستەوە بێت دەتوانێت کۆنتترۆڵی گەرمیان بکە کە دوورترین بعد و مەدایە لە هەرێمی کوردستان. تورکیا پلانێکی هەیە چۆن ئەفرینی داگیر کرد و دوای ئەوە مەجموعەیەک هاوشێوەی داعشی تێدا داناوە. ئێستەیش پلانی ئەوەی هەیە کە قەندیل چۆڵ بکە و هاوشێوەکانی داعش لەو منتەقەدانە کە ئەمە خەتەرەتی هەیە بۆ ئێران، بۆ ئێمە، بۆ عێراقیش. لەبەر ئەوە بوونی پاکەکە گرنگە و دەبێ بە هەمومانەوە دیفاعمان لێ بکرایە کە دیفاعیشی لێ ناکەین بۆ هۆی قەوارەی هەرێمی کوردستانەوە، بۆ هۆی دراوسێتیمان لەگەڵ تورکایە، بۆ هۆی بازرگانیمان لەگەڵ تورکایە. ئەوە دەبێ خۆ هیچ نەبێ بێدەنگ بین، نەک بین چەک هەڵگرین دژ بە براکارمان لە هەر لایەک لە پێشمەرگە لە پاکەکە شەید بکرێ کوردێک شەید دەکرێ. یعنی ئەو کەسانەی کە چەندین ساڵە ینی زۆر خۆشە ئەم ماوەی پێش ئێستا کە بینیم ساڵیادی ئەوەیە کە قەراردرا کە ڕیفراندۆم بکرێ. ڕیفراندۆم بە مانای ئەوەیە دەوڵەت دروستکەین. دەوڵەت بۆ چیە؟ بۆ کورد. باشە هەر لەو ساڵیادە پێشمەرگە ببیتە سەر پەکەکە و بێتی سەر قەندیل، کەواتە تۆ پیاوێکی ڕازگۆنی نە لەگەڵ ملەتەکەتە، نە لەگەڵ خۆتە، نە لەگەڵ کەسە، نە لەگەڵ ئەو ڕیفراندۆمەش کە 50 لە سەد عەرزەکەی لە پێناویە دۆڕان. من پێم وایە ئەوەی لەگەڵ بنەماڵەی ماڵی مەلا مستەفا جارێکی دەستێکەڵ بکە بۆ دژایەتیکردنی پەکەکە و دژایەتیکردنی گەلی کورد بەڕاستی هیچ فەرقینە لەوەی کە خیانەتێکی گەورەی کردبێ لەگەڵ ئەواندا. ماڵی مەلا مستەفا لە 70 ساڵی حکومڕانییانیدا جگە لەوەی سەروەت و سامانی میلەتیان بۆ خۆیان بردووە بە ناوی شەهید و بە ناوی کورد و بە ناوی پێشمەرگەوە داهات کۆ دەکەنەوە کە داهاتیان ئێستا گەشتە 200 ملیارد دلار و پێشمەرگەش دینار لە گیرفانیانە. لەم هەفتەی پێشووە بینیمان پێشمەرگە سواڵمان سواڵیان بۆ پێشمەرگە ئەکرد بۆ ئەوەی مناڵەکانی ببا بۆی عیلاج بکرێ. کەواتە ئەم عائیلە نە شەهیدیانەیە نە کوردایەتیان کردووە جگە لەوەی سەرۆت و سامانیان تا حەدا ئەەکەم لەم 70 ساڵە کەسێکیان بە فیشەک شەهید بوو بێت لە ماڵی مەلا مستەفا ناوێکمان بدەنێ با ئەمەشت بزانین کە ئەمان شەهیدیانەیە. هەر هیچ نەبێ بۆ ئەوان شتێ بگەین کە ئینسان برای شەهید ئەکرێ، مێردی شەهید ئەکرێ، خوشکی شەهید ئەکرێت کە بزانن جگەر بسووتێ چییە، با ئەوان جگەریان بسووتێ وەکو ئەو خەڵکە کە جگەری سووتاوە. پارتی بۆ زانیاری نە قاعیدەی ماوە، نە حتا بادینانی سێکە لە بادینانش قاعیدەی نەماوە، وەزعی زۆر خراپە. ئەوەی کە بە پارتی هێڵاوەتەوە چەندین ساڵە یان ئەم حکوومەتانە یا ئێران بووە کاتی خۆی شا بووە، یا عێراق بۆ سەدام حوسێن دەبابەی بۆ هێناوە، یان تورکیا بۆ تارەی بۆ هەڵساندووە. ئێستش ترسی لەوە هەیە کە تورکیای لەگەڵانە مێنێ ئەو کورسی لێ وەرگرنەوە. لەبەرەوە هەموو کارێکا بۆی لەسەر کورسی بەس بمێنێتەوە. ئەگە قەندیل لەمێنێ کاریگەری خراپێ بێ لەسەر گەرمیان کە دوورترین بوعدە لە هەرێمی کوردستان.